ئەمە ویلایەت نزیکترینە لە سێ گۆشەی بەرمۆدا. ویلایەتی فلۆریدا ئەو ویلایەتەیە کە ئەمڕۆ باسی دەکەین. دەکەوێتە بەشی باشووری ڕۆژهەڵاتی ئەمریکا، دراوسێ لەگەڵ هەردوو ویلایەتەکانی جۆرجیا و ئەلەباما. ژمارە دانیشتوانەکەی 22 ملیۆن کەس دەبێت. پایتەختەکەی ناوی تەڵەهاسیە، بەڵام گەورە شارەکانی ناوی مایامی، ئۆرلاندۆ و جاکسنۆڤیلە. لە شاری ئۆرلاندۆ کە شارە بەناوبانگەکەیەتی لەگەڵ مایامی، دیزنیلاندی لێیە، هەروە یونیڤەرسەل ستۆدیۆی لێیە، لەگەڵ ئەوەشدا دەریاچێکی تێدایە کەەوە پڕیەتی لە تیمساح. ئەم ویلایەتە بە سەنشاین سید مەشهورە لە ئەمریکا. هەروە ساڵانەش 2000 پرتەقاڵ یاخود هەموو حمڵیاتەکانی لێدەڕوێتن. لە هاویندا زۆر گەرمە، شەیەکی گەلە زۆری هەیە، دەگاتە 30 هەتا 35 پلەی سیلیزی، بەڵام زستانەکەی هەتا 13 پلەی سەدی دێتن. ویلایەتێکە کۆماریە. کۆماریەکان زۆر پشت بە ویلایەتی فلۆریدا دەبەستن. هەر شاد بن.